بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ڕێکارەکانی جێبەجێکردنی ڕێکەوتی نێوان هەرێم و بەغداد دەکەین. ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق بڕیاریدا بە خەرجکردنی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان وا بڕیارە سپەی پارەکە تەمویل بکرێت چوارشەممە پارەکە بگاتە هەرێمی کوردستان. ئێمە قسە لەسەر ئالەتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دەکەین و ئەو بڕنەوتەی کە ڕادەست دەکرێت و ئەو بڕە پارەش کە بۆ داهاتی ناوخۆ ڕادەست کراوە موچەی مانگەکانی داهاتووش چی لێ دێ مانگی 6 و 7 و ئایا لەمپەر هەیە لە بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووتری کوردستان و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان دەبوون. زۆر سپاس. ئەگەر سەرەتا لە ڕاگەندراوەکەی وەزارەتی دارایی دەست پێ بکەین. وەزارەتی دارایی عێراق ڕاگەندراوێکی بڵاو کردو کە کەوتی دەستیان کردو بە خەرجکردنی موچەی مانگی 5. ئەی بۆ مانگەکانی داهاتوو چۆن دەبێت؟ پەیوەستە بەچی؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس کە حەکیم دەست خۆش بێخوا. وڵا بەیاننامەکەی ئەمڕۆی وەزارەتی دارایی فیدراڵ دڵخۆشکەر بوو بەڕاستی، بە ئاستێک دڵخۆشکەرە کە ئەگەر لایەنەکانی دەسەڵات لە کوردستانە لەمپەر دروست نەکەن بۆ ئەو ڕەوتە یا بۆ ئەو تێگەشتنە یاسایی و دەستوریە، بەڕاستی تر کێشەی موچە کۆتایی پێت لانی کە موچەی ئەم ساڵم سۆگەرە بێ. لە بەیاننامەکە زۆر بەڕوونی با جەخت دەکاتەوە لەسەرەوەی کە ئەوان پابندن ڕێکاری ناردنی موچەی مانگی 5 دەست پێ کردووە. ئەوە خاڵی یەکەم کە دڵخۆشکەرە. خاڵی دووەمەوەیە کە باس لەوەکە کە هەرێمی کوردستان بە پێی ڕێککەوتنەکە 120 ملیاریان ڕادەست کردووە، واتە ئەوانیش دڵخۆشن بەوەی هەرێمی کوردستان دەستی کردووە بە جێبەجێکردنی ڕێککەوتنەکە وەک بەشێک لە یاسای بودجە و بڕیاری دادگای فیدراڵی. پەرەگرافێکی تر کە زۆر گرنگە باسی نەوتەکە کە ئەو نەوتەی ئێستا بەرهەم هەیە هەرێمی کوردستان دەستکا بە ڕادەستکردنی، چونکە ئەمە بەشێکە لەوەی کە لە مادەی 12 و 13 یاسای بودجە هاتووە و بەشێکیشە لە بڕیاری دادگای فیدراڵی و بەشێکیشە لە یاسای ئیدارەی مالی کە عێراق لە بەو یاسایە ئیشەکە. لە کۆتاییشە دڵنیایی دەدا بە هەرێمی کوردستان کە ئەوان پابەند دەبن بە مافەکانی موچەخۆران لە هەرێمی کوردستانە، بە مافە ئابوووریەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی یاسای بودجە و بڕیاری دادگای فیدراڵی و ئەو ڕێککەوتنی کۆتایی کردویانە. باشە، ئێمە بە کورتی هیوادارین لایەنەکانی دەسەڵات لەبەر هیچ نا تەنها لەبەر خەڵکی کوردستان یەک ڕۆژ دەست لە بەرژەوەندی خۆیان هەڵگرن بۆ لەحزەیەک کۆتایی بەم دۆسیە خراپە پڕ لە گەندەڵە ناشەفافە بێنن کە دۆسیی نەوتە بۆی خەڵک لانی کەم موچەکەی مسۆگەر بێ. یعنی باوەڕ ناکەم کەم وڵات هەیە من شتی وام نەبیستووە کە بگاتە 85 ڕۆژ لە دۆخێکی ئاسایی وەکو هەرێمی کوردستان و عێراقا کەچی موچەخۆر موچەکەی وەرنەگرێ. ئەگەر ئێمە ڕوبەڕووی کارەساتێکی سروشتی بووینەتەوە، ئەگەر عێراق نەوتی بۆ نافرۆشتێ، ئەگەر نرخی نەوت دابەزیوە، ئەگەر ئەمان نەوت بەرهەم نایانن، ئەگەر هیچ کێشەیەک ڕووی نەداوە، یعنی لە بارودۆخێکی زۆر ئاساییە شتی وا نەبووە، معنای وایە ئەمە فەزیحەیەکی سیاسی گەورەیە کە هەردوو لایەنی دەسەڵات لێی بەرپرسن ئەم برسێتی کە لە کوردستانە هەیە. بەسەندی شاندێکن بە وەکو دەستکەوت بە خەڵکی کوردستانی دەفرۆشنەوە چون ناوی دەبێت بەڵام ئەوان بەدەستکەوت هەر بەڕاستی شوورەیە. نازانم هیچ کەسێکی عاقڵ هەیە لە چواردەوری بڕیار بەدەستانی پارتی و یەکێتی بە ئاراستەیەک بیرکاتەوە کە لانی کەم دەرونی موچەخۆران و خەڵکی کوردستان ئازار نەدا. یعنی موچەیەک کە لە دوای 85 ڕۆژ ئەیدەی بە موچەخۆر یەک سپا لە میدیا و سۆشیال میدیا خەیتە گەڕ بۆی وەسف و سەنای سەرۆکەکەی تۆ بکەن عەلە ئاساس ئەم موچەی هی مانگی 5 کە لە دوای 85 ڕۆژ ئەدرێ ئەوە ئازایەتی ئەوانە، ئەوە نەرمینواندنی ئەوانە و ئەوە حیکمەتی ئەوانە، بەڕاستی عیبە. بەڕاستی ئەمە دەلیلی ئەوە پیشانەدا کە ئەمانەی لە کوردستان بە حکومڕانن ئیفلاسیان کردووە لە هەموو بەها و قیەمێکی حکومداری، ئیفلاسیان کردووە لە ڕێکارەکانی کاری حکومەتداری و دەوڵەتداری، ئیفلاسیان کردووە تەنانەت لە خوێندنەوەی دەرونی خەڵکیش، لە ناسینی میلەتەکەشیان و لە دۆخی میلەتەکەشیان. یعنی کەم موچەشکاک حەکیم موچەی زۆرینەی زۆری موچەخۆر لە کوردستانە
وەکو سۆشیال وایە یعنی ئەتوانم بڵێم لە 150 موچەخۆر لە کوردستانە موچەکەی ناگاتە 750,000 دینار 750,000 دینار بیبیتە بازار بەشی پێداویستی 15 ڕۆژی خێزانێکی 5 کەسی ناکا لە ناو شارەکانی سلێمانی و هەولێر و دۆوەکە واتە هەر لە بنەمایە موچەکە ئەگەر 30 ڕۆژ جارێکیش بدرێ کەم و کورتە نقصانە شایانی باس نییە و لەگەڵ گرانی بازارە هەڵی نەکردووە بۆ کا حەکیم چونکە پلەبەرزکردنەوە دەدانە ساڵە ڕاگیراوە ئەو پلەبەرزکردنەوە بۆچی دانراوە بۆ فەرمانبەر و بۆ مامۆستا و بۆ موچەخۆر بۆ فەرمانبەران بە شوێکی گشتی سەربازی بنیامەدەنی بۆ ئەوەی هاوتای گرانی بازار موچەی موچەخۆریش گەشە بکە دەدانە ساڵە موچەی موچەخۆر لە شوێنی خۆیەتی بازار بەردەوام گرانە بێ و ئاگرە کاتەوە 10 ساڵ لەمەوە پێش هەر هاوڵاتیەک لە سلێمانی و لە هەولێر مەسەلەن لیترێ بنزینی بە 450 دینارە کڕی ئەوە یعنی ئێستا بە 1100 دینارە بۆ هەرچی شتومەکە بیگرە لە ناو بازارە هەر هەمووی لە سادە لە سابیز من جارێکیان بەراوردێکم کرده بوو هەندێک پێداویستی لە 150 گران بووە یعنی موچەکەش لە شوێنی خۆیەتی پێشی نادەی دوای 85 ڕۆژ اینجاییت هیچ پێت عیب نییە میدیاکانە دەخەیتە گەڕ بە شانوباڵی سەرۆکەکە تا هەڵە دەی عەلا ساز ئەمە دەستکەوتی ئەوە لەو شوورەیە لەو عیبەیە یعنی بەڕاستی من هیچم نییە بۆیان بەڵ بەس مامۆستا ئێسێمە لە پەیجەکەی پێیان بڵێن پۆستێکماندانا بۆ موچەکەت چی لێ دەکەی ئەنی بەشی بڵێن لە سەدانەوەتیان نووسیان بەشی قەرزیش ناکە بەس لاستیکی کەمان بۆ دەمێنێتەوە ینی بەشی زۆری بۆ قەرز ئێستا لەو ماوەیە بۆ قەرز بۆ کرێی خان و دەڕوات تەماشا مامۆستا بۆ مانگەکانی داهاتوو چی بکرێ بۆ خەرزکردنی لە مانگی 6 مانگی 7 لە کۆتای مانگی 7 دەین بەڵێ بەم بە یەک سیاسەتی ڕوونی نیشتیمانیانە موچەی هەم 6 و 7 مسۆگەرە بێ هەم بە درێژایی ساڵەکەم سۆگەرە بێ و تەنانەت ساڵی ئایندەش باش من ئەمە بەیاننامەکەی ئەمڕۆی وەزارەتی داراییە تەمەنا ئەەکەم بەرپرسێک لە دەسەڵات بێت بیخوێنێتەوە لە کەناڵێکی خۆیانەوە بێت بیخوێنێتەوە ئەم بەیاننامەکەیانە باش بێت پێمان بڵێ ئەمەی بەغدا داوایەکە یا ئەو بەیاننامەیە یا قسە فەرمیەکانیان لە ناو ئەنجومەنی وەزیرانە بچووکترین گرفتی یاسایی لەکوێ هەیە یعنی هیچ پێشنیارێک هیچ قسەیەک لەمە عاقلانەتر نییە ئەڵێ نەوتەکەم ڕادەستکە لە ڕێگەی سۆمەوە بیفرۆشم بە گوندەی ئەڵێ نە لێمان داگیرەکە نەخێر لە یاسای بودجا هەیە یاسای بودجا کێ دەنگی پیاوە پارتیوێکی دەنگی پیاوە خۆ کاک سۆران عومەری ئێمە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵە دەنگی پێ نایەوە یەگرتوش دەنگی پێ نایەوە یاسای بودجا پارتیوێکێتی بە ڕەزامەندی خۆیان هاتوون وتویانە بەڵە ئەوە ئیمزا بۆ یاسای بودجا کە لە مادەی 12 لەسەر هەرێمی کوردستانی پێویستەکە هەموو ڕۆژێ 400,000 بەرمیل ڕادەستکە یعنی ئەمەی ئێستا بەغدا داوایەکە لە ڕاستیە ئەبوو لە سەرەتای 2023 جێبەجێ بکرایە چونکە لە یاسای بودجا هەیە لە بڕیاری دادگای فیدراڵیا هەیە لە یاسای ئیدارەی مالیە هەیە لە هەر سێکیانە یەک 400,000 بەرمیل ڕادەستی سۆمۆ بکرێ ئێ باشە 400 نییە 280,000 ناڵێ ئێستا گرفتێکی تەکنیکی هەیە و بەرهەمی نەوتەکەمان کەم بۆتەوە بۆ مەسەلەن 80,000 زۆر باشە گرفتی تەکنیکی قابلی تێگەیشتنە و قابلی چارەسەریشە ئێستا ئەوەی کە هەیە ڕادەستیکە سبەینێکە زیاد بوو ئەویش ڕادەستکە دو سبەی سێ سبەی چوار سبەی تاوکۆگاتە 280,000 بەرمیلەکە 50,000 بۆ ناوخۆ بەکاربێنە 230,000 بدەرە سۆمۆ بۆ ئەوەی موچەی موچەخۆر مسۆگەر بێەوە خاڵی یەکەم خاڵی دووەم داهاتی ناوخۆ ئێستا 120 میلیارد خەمڵێنراوە ئەو مانگی 5 دینار سبێنش مانگی 6 بنێرە کاکە تۆ یعنی تۆپەکە بخەرە ساحەی دەست پێش خەریب کە بیخەرە ساحەی بەغدا بۆی ئەوان یعنی ناچار بن هەر بۆ ئەوەی وەزیرەکانی خۆیان لە ناو ئەنجومەنی وەزیرانە قسەیان زاڵ بێ سێشەمەی داهاتوو کە کۆبوونەوە نابێ یەخەی هەموو ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکومەت بگرن بڵێن کاکە ئەوە لە هەرێمی کوردستانەوە نەوت ڕادەستی سۆمۆ کرا ئەوە داهاتی ناوخۆتان بۆ نێرێ دەی ئەڵا خێراکەن موچەی مانگی 6 بنێرن دەی ئامادەکاری بکەن بۆ موچەی مانگی 7 دەی ئەم ساڵ مسۆگەر بێ هەموو موچەکان ینی بەڕێز دەیبەستیەوە بەوەی تاچەند هەرێم دەست پێشخەرە و پابەندە هەرێمی کوردستان یاسای بودجە و دادگای فیدراڵی دادگای فیدراڵ هەرێمی کوردستان نەوت ڕادەستکە ئەوە یەک داهاتی ناوخۆ بۆ بڕێ خەمڵێنراوە ڕادەستکە خاڵی سێەم دەستکا بە تەوتین لە ڕێگە هەژماری منیشەوە قبوڵیانە تەنانەت تەوتینەکە ئەم سیانە بکە هیچ کەس ناتوانێت لە بەغا موچەی موچەخۆر دوا بخە ئەگەر ئەمەی کردو
هێشتا بەغا لەمپەرێکی لە بەردەم موچا دروست کرد ئەوسا نەوەکو ئێمە قسەمان بەرامبەر بەغدا زاڵە بێ بەڵکو وەزیرەکانی خۆیان لەناو ئەنجومەنی وەزیرانە قسەکانیان زاڵە بێ ئێستا ئەوان ئیحراجن لەوێ لە بەغدا لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە هەر ناتوانن دەمکەنەوە ئەزانی بۆ کاک حەکیم لەبەرەوەی ئەوانەی نوێنەرایەتیانەکەن ئەوان پابند نابن اینجا بەغدا پابند نەبووە کاکەگیان تۆ ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بی وەزیری دارایی بی هەر کەسێکی تر بێ کە تۆ یەیت بە من ئەڵەی کاکە موچەکەم بۆ بنێرە بودجەکەم بۆ بنێرە بەپێی چی بۆت بنێرم وەڵا بەپێی یاسای بودجەی 2023-24-25 زۆر باشە هەر لەو یاسایە هەیە ئەڵێ نەوتم ڕادەستکە ڕادەستی سۆمۆی بکە ئەی تۆ بۆ نایکەی هەر لەو یاسایە هەیە ئەڵێ نیوەی داهاتی ناوخۆم ڕادەستکە ئەی تۆ بۆ نایکەی قسەکە زۆر منطقیە ئێمە لە چوارچێوەی عێراقەکە حەکیم بە حەزی خۆمان نییە بە ئیجباری بەپێی دەستور لیکێنراین بە عێراقەوە ناشتوانین جابینەوە لە ئێستەیە نە زەمینەی نێوخۆیی هەیە نە زەمینەی نێودەوڵەتی هەر ڕیفراندۆمەکەیان کرد تەنانەت ئەوانەشی زۆر بەو خەیاڵەوە ئەژین ڕیفراندۆمەکەیان کرد خێرا ناچار وتیان کاکەم ڕیفراندۆمە نە بۆ سەربەخۆییە و نە بۆ دەوڵەتەوە نە هیچ و دەرگای حیوارمان لێ دامەخەن و تەکلیف لە تورکیا بکە دەرگا دانەخاو لە ئێران دەرگا دانەقاو دەیبا لە برسان ئەمرین و واتە نە زەمینەی نێوخۆیی هەیە نە نێودەوڵەتی نە ئەمریکای دۆستیان و نە بەریتانیا و ئەوەی کە لافوگەزافی پێوە لێدەن و جارجار ڕسمیان لەگەڵەگرن لەگەڵ نازانم ئەم وڵاتانە و هێندە وەزیر و هیچ کەس فریان نەکەوت کەس جوابی تەلەفۆنی نیەدانەوە زۆر باشە ئێمن بە ناچاری لەگەڵ عێراق بم بۆ عێراق ناکەمە سەرچاوی خێر و خۆشی بۆ هەرێمەکەم بۆ میلەتەکەم بۆ خەڵکەکەم بۆ کەسوکاری کیمیاباران و ئەنفال بۆ یعنی هەموو ڕۆژێ بە دوژمنکردن بە دوژمنکردن ئەمە چه سیاسەتێکە چه عاقلێک وە ئەکا باشە هەر کەسێک لە بەغا بێت بۆ نەوت بڵێن پێشش پۆستێکت کرد بۆ نەوت بە ئێران بفرۆشین نەوت بە ئێران و تورکیا بفرۆشی ئاساییە و عیبی نییە بەڵام بە سۆمەی بفرۆشی لە ڕێگەی مەسەلەن عێراقەوە بیفرۆشی نا ئەوە تەسلیم بوونە و ئەوە تەنازولە و یعنی ئەمە منطقی تیان نییە کاکە ئەگەر خراپ ئەگەر دیکتاتۆری بێ بەرامبەر گەلەکەمان و ئەگەر بێمافکردن بێ و ئەگەر هەرچی بێ لە تورکیا و ئێران خراپترە کاکە لە تورکیا تا ئێستاش خەڵک لەسەر گۆرانی کوردی دەستگیرەکرێ بۆ ئەم نەوتە بە تورکیا بیفرۆشی باشە بەس لە عێراقا کە تۆ بەپێی دەستور مافد هەیە هەرێمێکی ئاڵات هەیە مەسەلەن لە دادگای فیدراڵی نوێنەرت هەیە لە ئەنجومەی نوێنەران نوێنەرت هەیە لە وەزیران نوێنەرت هەیە لە سەفارەتت هەیە لە یەک دنیا قۆنسوڵت هەیە 200 مدیر عام و ڕاوێژکارت هەیە یعنی ئەتوانی بچی لە عێراقەوە ببیتە خاوەنی عێراقیش و تەنانەت پشتی هەرێمی کوردستانیش بە زیادەوە ببزڕی بۆ ئەمەیان عاقلانەتر ناکەی نە ئەمە ناکەن بۆ لەبەر چی لەبەر ئەوەی ئەو پارانەی لە بەغداوەیەن ناچنە گیرفانی حیزبەکانیان ڕاستە و خۆ بەڵام ئەگەر نەوت بە تەنکەر و بە قاچاق لە ڕێگەی تورکیا و ئێرانەوە بفرۆشن ئەچێتە گیرفانی کۆمپانیەکانیان و ئەچێتە گیرفانی حیزبەکانیان هەر ئەمەیە هیچ شتێکی تر نییە ئێستا ئەگەر من و تۆ کاک حەکیم من و تۆ ئەمانتوانی ڕەخنە لە فرۆشتنی نەوت بە تەنکەر بگرین ئەگەر ئەوان 260 ملیۆن بەرمیلی 2 ساڵی ڕابردویان بدایە بە خەزێنەی گشتی بیاندایە بە نەخۆشخانەکان بیاندایە بە شەقام و ڕێگاوبان من نەمەتوانی ئەموت کاکە وڵی بەغا شەڕمان پێفرۆشێ ئێمە نەوتەکەی خۆمان نەفرۆشین ئەوە تا ئەیچێتە خەزێنەی گشتی و ئەوە تا بەشێک موچەمان پێداوە و خزمەتگوزاریمان پێکردو بەغدا هەر شەڕمان پێفرۆشێ و لێ نا تۆ لە دۆخێکە ئێستا بەغدا فریاد ڕەسە کە تۆ شکستت خواردووە نەک شکستت خواردووە کاکە بەنەوت دژمنداری لەگەڵ میلەت کراوە کا حەکیم چه دژمنێک وا ئەکا نەوتەکەت بفرۆشێ داهاتی ناوخۆت بۆ خۆی بەرێ لە ڕێگەی کۆمپانیا و ئەسلوب و ڕێگەوە مەسەن زەویەکانت داگیرکە و هەموو ڕۆژە قاچاقچێتی بکە و اینجا موچەشە پێ نەدا کاکە ئەمە دەسەڵاتێکی ستەمکاری گەندەڵی ناشەفافە ئێمە تەنها ئەو مانگەی لە بەغداوە پارەمان بۆ هاتووە موچەمان ڕێک پێک وەرگرتووە هەر مانگێک لە بەغداوە هەر ساڵێک لە بەغداوە پارە نەهات بێ یا چارەکە موچە بووە یا هەر دابەشیان نەکردووە یا لێبڕین بووە فەزیحە بووە فەزیحە ئێستا ئەم ڕێککەوتنە هەیە ڕێککەوتنەکە زەمینەیەکی لەبار دروست بووە دەفەرموو نەوتەکەیان ڕادەستکە با لە ڕێگەی خۆ لەو ڕۆژانەشدا بەرپرسێکی باڵای هەریم دەیگوت ئەوانەی کە دەیانگوت با موچە بچێتەوە بەغدا ئێستا بە وەڵامی خەڵک بدەنەوە نەچوە موچە نەچۆتە بەغدا نەوتیان داوەتە بەغدا نەموچەشیان داوەتە دەست بەغدا بەم بەڵگانە تا ئێستا 1 لیتر نەوتیان لە ڕێگەی سۆمەوە نەفرۆشتووە باشە ئەوە یەک دووەم داهاتی ناوخۆ بە پێی یاسا تا ئێستا ڕادەستیان نەکردووە لە ساڵی 2024
کە ئەوان نزیکەی 11 تریلیۆن دیناریان نارد تەنانەت بۆ مانگی 441 ملیاریان نارد ئەمان کەس نازانێت چیان لێ کرد هەموو کەس دەزانێت چیان لێ کرد سەیری ژیانی خۆیان و حیزبەکانیان بکە ئەزانی ئەو پارەی کە لە بەغاوە هات بۆ مانگی 12 نەدرا بە خەڵک ئەوان خواردیان وەک درا بە ژیانی شاهانە بۆ خۆیان تەماشاکە حەکیم لە ساڵی 2024 ئەبوو هەموو مانگێک نیوەی داهاتی ناوخۆ لە داهاتە فیدراڵیەکان ڕادەستکەن کە بە هەموو قیاسێک لە نێوان 90 تاوەکو 175 ملیارد دینارە گریمان نەوەتەکەی ئەوانە تەنها 5 مانگ ڕادەستیان کرد 7 مانگیان ڕادەست نەکرد ساڵی ڕابردوو ئەم ساڵ 90 ملیارەکەش نەما هێنانەوە سەر 48 ملیارد 50 ملیارد 51 ملیارد یعنی 4 مانگیان ڕادەست کردووە ئێستا ئەم ڕۆبۆتە مانگی پێنجەم 4 مانگەکە لە 90 ملیاری ساڵی پارەوە هێنانەوە سەر 48 ملیار و 50 ملیار بەغداڵێکا کە مە هەرێمی کوردستان گاڵتەمان پێەکە ئەسڵن هەر یاریمان پێەکە چۆن شتی وایە بێ تۆ وەرە نەوتی ڕادەستکە کە تا سەنەت کردووە داهاتی ناوخۆ بەپێی یاسا ڕادەستیکە خاڵی سێم تەوتین کە باشە تەوتین لە ڕێگەی بانکی دارایی عێراقیەوە نایکەی وەرە لە ڕێگەی هەژماری منەوە بەغداڵی هەژماری منم بەرێ کاکە هەر ئایبانی هەر هەژمارێکت بۆ فەرمانبەر و موچەخۆرەکانت کردوتەوە بە هەژماری من ئەو هەژمارانم بەرێ با من هەموو مانگە پارەیان بخەمە سەر ئەمە چ عیبێکی تایە ئادەی ئەمە چ تەنەزولێکە چ کەمیەکە بۆ نیشتیمانەکەمان و بۆ هەرێمەکەمان لەکوێ ئەمە کەمینەتەوەی تایە لەکوێ ئەمە تەنەزولی تایە بەس مامۆستا ئەگەر پەلە نەکرێ ئەو موچێ بەش هیچ دەکا وەکو وتمان موچە ئەو موچەی کە بڕیارە لەم ڕۆژانەدا بەش بکرێ موچەی مانگی پێ هیچ لە جوڵی وە بازار دەدا یاخود تەنە دەبێت قەرزێک هەر بازار شێواوە بازار بە موچەیەک هەر ئەسڵان خەڵک ئەو 750,000 بە قەرز و ئەوانەی ئەیاتەوە یا تەنانەت تەنها زۆر پێویست لێ خەرجەکات بارودۆخی نەفسی خەڵک ئەگەر دڵنیا نەبێ مانگی داهات و موچەی بۆیە چۆن نتوانێت ئەو موچەیەش خەرجکە مەگە زۆر ناچار بێ جاکە حەکیم موچەیەک چییە لە هەزاران هەزار مامۆسا ئەم بەس مامۆسا کە چینێکی وەسەتن و ئەبوو لەناو کۆمەڵگەشە هێندە موچەیان باش بووایە کە ئێمە بە نمونەی گرنگیدانی حکومڕان بە سلکی پەروەردە باسمان کردایە هەزاران مامۆسا دوای 15 ساڵ خزمەت 750,000 دیناریان هەیە 750,000 دینار وەک عەرزم کردی 625,000 کەمترین ئاستی پێویستی هەر خێزانێکی 5 کەسیە لە ناو سلێمانی هۆلێر و دۆک لەوە کەمتر بێ یعنی ئەو خێزانە لە خواری هێڵی هەژاریەوەی واتە ڕێک تەنها 125,000 زیاترە لەسەر و هێڵی هەژاری واتە 750,000 بەشی 15 ڕۆژ تا 20 ڕۆژی خێزانێکی 5 کەسی ناکە تۆ لە کاتی خۆشیان پێت نەداوە ئێستا لە مانگی کۆتایی حوتان ئێستا هی مانگی 5 پێدەی ناخێر نە بازارە بژێنێتەوە نەدۆخی خەڵک ئاساییەکاتەوە نە خەڵک متمانەی بۆ ئەگەڕێتەوە و ئەبێ لایەنەکانی دەسەڵات بە زوویی پەلە بکەن لە ڕادەستکردنی نەوت بە سۆمۆ لە بەگەڕخستنەوەی کێڵگەکانی نەوت و بەرەمێنانەوەی نەوت و زیادکردنی بۆ ئەوەی بەغداش بەم سۆگەری موسەکەمان بۆ سەڵن کۆمپانیەکانیش ڕازی نەکراون کۆمپانی نەوتیەکان چونکە ڕەنگە ئێستا لەم پەر هەبێت لە بەردەم نەوتەکەش وەڕەنگە و داتایش دروستنەوێت کە دەڵێن 80,000 بەرمیل نەوتە چونکە هەر کار نزیکەی 100,000 ئەو کێڵگەی هەولێر هەیە سەرقەڵا هەیەکی نزیکەی 10,000 حەچی ئەوەی پەیوەندی بە نەوتەوە هەیە کا حەکیم هەر هەمووی جێگەی گومانە لە کوردستانە ئەزانی بۆ لەبەر ئەوەی پرۆسەی نەوت لە گرێبەستەکانی لە گرێبەستە خزمەتگوزاریەکانی گرێبەستی سەرەکی کۆمپانیەکانی بیانی و ناوخۆیی لەگەڵ گرێبەستی خزمەتگوزاریەکانی کە زۆرن لە دەرهێنانی نەوت هەتا گواستنەوەی پێشتر بە بۆری ئێستا بە تەنکەر هەتا فرۆشتنی هەتا پارەکەی ئەچێتە تەنانەت بانکی ئەهلی ناچێتە بانکی حکومی هەر هەمووی جێگەی گومانە هیچی بایی لە سا یەک متمانەی نییە واتە ئەمەی ئەڵێن ئێمە بەرهەممانیەتەنە 80,000 هەیە بەڕاستی نەک بەغدا باوەڕ ناکە من و تۆ هاوڵاتی باوەڕ ناکەین ئەزانی بۆ لەبەرەوەی ڕێگە نادەن دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان وازە بەغا بێنە من و تۆ بە کوردی قسەکەین بۆ خەڵک و میلەتەکەی خۆمان بۆ ئەم دەسەڵاتانە ئەگەر گوێیەکیان هەبێ ببیسن بۆ ئەم دەسەڵاتدارانە ئەگەر گوێیەکیان هەبێ ببیسن ڕێگە نادەن دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان گرێبەستەکان ببینێ پشکنینیان بۆ بکە وردبینیان بۆ بکە بچێتە سەر کێڵگەکان بزانێت چەند بەرەمەیەنن چەند بە تەنکەرە فرۆشن چەند ئەدەنە پاڵاوگە هیچ ئەمانە ناکەن
دەستێکی نائەمین چۆن متمانە بە قساکانیەکەی یعنی چۆنی من بڕوا بە قسەیە بکەم ئەڵێ وڵا کاکە ئێمە 65,000 بۆ بەرهەمی ناوخۆی بەکارێنین زۆر باشە بەرهەمی ناوخۆی چییە نەوتی سپی ماڵانە بەنزینە گازە چی لەکەی وڵی دەمە سێ پاڵاوگەی خۆم کار و لا ناز و بازیان خۆی و نزیک لە خۆی زۆر باشە ئەوان چی لەکەن وڵا ئەوان بە نرخی بازرگانی بە خەڵکی فرۆشنەوە بابامە تاڵانیە ئەمە چ پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئەمە کێ بەکارهێنانی ناوخۆیە کاک حەکیم کرێی پاڵاوتنەکەش بە 35,000 بەرمیلی تر داویانە واتە نەوتی خەڵکیان داوەتە پاڵاوگەکانی خۆیان بە نرخی بازرگانی بە خەڵکیان فرۆشتۆتەوە کرێی پاڵاوگەکەشیان هەر بە نەوتی خەڵک داوە 35,000 تریان بە تەنگەر فرۆشتووە و حەقی پاڵاوگەکانیان پێداوە ئەمە جەریمەیە یعنی لە سەر 50,000 ڕێکەوتن مامۆستا 50,000 بە نرخێکی کەم دەدەن بە پاڵاوگەکان 65,000کەش هاتوونە سەر 50 هاتۆتە سەر 50 باشە نە ئەو 50,000 جێگەی متمانەیە نە ئەو 30,000 کە ئێستا ئەڵێ ئەوە 30,000کە لە ڕێگەی تەنکەرەوە ڕادەستەکەن چکە بۆریەکە هەم بەرمیلی کەم ئیمکانی ئەوە نییە بە پەمپ و بە بۆریەکە بینێری ئەبێ ژمارەکە زۆر بێتەوە و مەسەلەن وایلی دەکەم بەس بۆریەکە تەڕبێ قڕگی بۆریەکە تەڕناکە ئەویان کەم کردوێتەوە لەبەرەوە هیچی جێگەی متمانە نییە کا حەکیم یعنی لە دنیا نەبووە گرروپێک بچنە دەسەڵات بە ئارەزی خۆیان نە پەرلەمانیان هەبێت چاودێریان بکە نە دیوانی چاودێری دارایی هەبێت چاودێریان کە هەر ڕێگە نادەن میدیاکانی چاودێریان کەن یعنی وەکووە یعنی باوەڕێ بێت ئەگەر پاکترین ئینسانی سەرزەوی بێنیت بیخێتە سەر ئەو پرۆسەیە ئەبێ متمانەی پێ نەکەی سیستەمی عاقڵانە و ڕەشید ئەوەیە کە بە دامەزراوە ئیشەکە پرۆسەی لە هەر شوێنێک پارە هەبووە بێت چاودێری هەبێ کە چاودێری نەبوو یعنی دزی و گەندەڵی هەیە یعنی هەر کەس بێ لەوێ متمانەی نییە بۆیە ئەمەی کە لەبارەی نەوتەوەترێ جێگەی متمانە نییە باش ئەی کۆمپانیەکان کە دەڵێن ئێستش ڕازی نەکراون ئێستا یەکێک لە کێشەکان ئەوەیە داواکاریان هەیە یەکێک لە کێشەکان ئەوەیە کۆمپانیەکانی نەوت ئەڵێن ئێمە 1 ملیار دۆلاری فرۆشتنی نەوتمان فرۆشتە و پارەیان پێ نەداوین لای هەرێمی کوردستانە کێ ئەمانداتەوە بەڕاستی بێ ئەمانی لە کوردستان حاکمن وەڵامیان بدەنەوە بەغداڵێ من نەوتێک نەمبینیوە پارەکەیت نەداوەتە من تەنانەت نەشت داوەتە وەزارەتی داراییەکەی خۆی من یعنی نەداوە بە خەڵک کاکە ئەگەر ئەو نەوتیان بە بەلاش یا بە نیوە قیمەت دابش کردو بە نرخی حکومی ئەگەر بنزینیان بە 450 دینار بە خەڵک داوە ئەگەر غازیان بە 6 دینار داوە ئەگەر گازیان لیترە بە 300 دینار داوە ئەڵێن ڕاستەکەن ئێستا قەرزاری کۆمپانیەکانن هی ئەوەیە بە ئێمەتان داوە نەخێر بە نرخی بازرگانی سوتەمەنیان فرۆشتووە بە خەڵک پارەکەشیان نەداوەتەوە بە کۆمپانیا کەواتە چیان لێ کردووە بۆ ئێستا کۆمپانیەکان حەقی خۆیان نەداوای ئەو 1 ملیارە اینجا کێڵێ ئەو 1 ملیارە وایە کێڵێ 1 ملیارە باش چۆنەوە 1 ملیاری ڕێک بوو بەڕاستی بۆ 900 میلیۆن دلار نەبوو کاک حەکیم بۆ 1 ملیار و 100 میلیۆن دلار نەبوو هەر جێگەی گومانە هەمووی جێگەی گومانە یعنی ئێستا کی ئەزانێ 80,000 بەرمیلە کە تۆ ڕێگە نادەی دیوانی چاودێری دارایی هەرێم بڕاوردبینی بکا پشکنین بکە یعنی کی ئەزانێ کاکە کێ زانێ ئەم نەوتە هەر ئەسڵان مەسەلەن هەموو ڕۆژێ ئێستا 400,000 بەرمیل نییە چۆن بزانێ من و تۆ و هەر کەسێک لە کوردستانە چۆن بزانێ ئەبێ دەستگات هەبێ چاودێری بکە پەرلەمانت هەیە چاودێری بکە نیتە چۆ گومانی ژەسەرەوە بوو نەوتەکە بەشێک بڕات بۆ تورکیا و بۆریەکە هەر نەوەستا زۆر گومان هەیە یەکێک لە گومانەکانەوەی هەموو ڕۆژێ 150,000 تا 200,000 بەرمیل بە بۆریە فرۆشتێ و ئەچێتە تورکیا و لە تورکیا خاڵیە کرێتەوە بە تەنکەر لێەوە فرۆش ئەمە گومانێکە گومانی ترەوەیە کە ئێستاش 280,000 بەرمیل بەرەم هەیە ئەیدەنە پاڵاوگە و بە تەنکەری فرۆشێ تەنکەرەکانی سەرجادەکان بەڕاستی ئەومان پێ ناڵێن کە ئەوە گرفت دروست ناکەسە کۆمپانیەکە و داواکاریان هێنەوەکو بەرزوو قەرزەکە پاراستنی گرێ بەستەکانیان کێشەیە بەس دوجارە بێ ئەمە حەل بکرێت ئەبێ ئەمە حەل بکرێت ئەگەر حەل نەگرێ بێ خەڵکی کوردستان خۆی چارەسەریگە ڕێگە نەدا بە برسێتی لەوە زیاتر ئەگەر خەڵکی کوردستان بەڕاستی قسەنەکە ئەوانیش بۆیان چۆتە سەر لە دواکەوتنی موچەش کۆمەڵێک ناڕزایەتیە بوو ناڕزایەتی ڕێکخرا و لە ناوچەکان بەڵێ لە دواکەوتنی موچە یعنی گەرەوە ڕێکەوتن نەکرابایە کوردستان لە بردەم بەدڵنیایەوە چێتە قۆناغێکی تەقینەوەی کۆمەڵایەتی بەدڵنیایەوە خۆ خەڵک ئەگەر برسی بوو پەلامارەدا کاک حەکیم مانگێک دوان سیان سەبرەکە 4 سەبرەکە 5 سەبرەکە کاکە گریمان نیوەی میلەتەکەش لایەنگری ئەوان بێ کاکە و خەڵەتێنرا بێت لەگەڵ ڕێزما کە ئێمە وا سەیری میلەتی خۆمان ناکەین بەڵام خۆ نیوەی بای ئەوە غیرەتی هەیە بێت داوای مافەکانی خۆی بکە وەڵا بەدڵنیایەوە هەنگاو بە هەنگاو ئەگەر کۆتایی بەم سیاسەتە نەیەنرێت
و ئەم برسێتێکی زۆر زۆر گەورەیە کە حەکیم تەنها موچەخۆر نییە کار و کەسابەت و بازار هەمووی وەساوە یعنی ئێستا هەرێمی کوردستان لە ئیفلیجیەکی تەواوی ژیانی ئابووری خۆیایەتی خۆ میلەتەکە یابێ سەری خۆی هەڵەگرێ یابێ لێرە داوای مافەکانی خۆی بکە کامیان ئاسانترە بۆ وڵاتەکەمان بۆ بەجێ بێڵین لە پێناوی چییە لە پێناوی گروپێکی بەرژەوەندی خواست کە دەستیان بەسەر نەوت و هەرچی شتە گرتووە هەرچی سەروەت و سامانی ئەم میلەتا گرتووە بۆ یعنی ئەمە بۆ لە کاتێکە مەسەلەن عێراق سیاسەتێکی دژمنکارانەشی نییە یعنی خەڵک هەیە لە بەغدا شۆڤێ نییە خەڵگەیە حەزەکە هەرێمی کوردستان وێران بێ حەزەکە کیمیایی پیاکە حەزەکە جارێکی تەرەن فالی کاتەوە بە زمانە باسیەکانن ئەم زمانە باڵادەست نییە ئەم زمانە حکومڕان نییە لە بەغدا ئەو زمانە ئەمەی کە ئێستا تا ئێستا ئێمە ئەوەی ئەی بینین و ئەوەی مامەڵی لەگەڵەکەین زمانی فەرمیە زمانی فەرمی محەممەد شیع سوودانی و ئەنجومەنی وەزیرانەکەی تا ئێستش ئەمەیە ئەڵێ کاکە وەرن پیاوی چاک بن وەرن با یاسای بودجە جێبەجێ بکەین بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکەین تا منیش موچەتان بۆ بنێرم بودجەتان بۆ باشە بینی سەر و بڕپارەی کراڵەس کرابوو دوای دین سەر ئالەتی جێبەجێکردنەکەش سەرنج چی بوو لە سەر و بڕپارەی 120 ئەگەر خوێنەوەیشمان بۆ بکەی ئەوەی چەندی هەزاری بوو 5,000 پێم سێرە ئەو 2 میلیارد دینارە هەزاریانێن لەکوێ بوو بەڕاستی یعنی بابێ بە چەند ساڵ کۆ بوو بێتەوە کاک حەکیم وەنیە بەڵێ چونکە 2 میلیاری هەزاریە 2 میلیاری هەزار زیاتر لە 3 میلیاری 5,000 53 میلیاری 10,000 کۆبوونەوەی ئەو پارانە حوتی 25,000 6 میلیاریشی 50,000 هەر 2 میلیارە هەزاریەکە بێڕێزیە نەبوو بکەن هەر جوان نییە بۆ حکوومەتیارە هەر جوان نییە بۆ هەرێمی کوردستان هەر بەڕاستی یعنی پێویستی بەوە نییە وا بکە هێندێشت هەیە ئیستیزا پێویست بەوە ناکە ئەو کاتێکەوە ئەکازانی چی یعنی مەسەلەن تۆ موچەکانت ماگان ڕێکوپێک بدەیت هیچ کێشێک لە کوردستانە نەبێ کێشەی موچە و بودجەت نەبێ و ئەو کاتە بە پۆزەوە گاڵتە بە بەغاکەی جوعبی نایتەوە کۆرە هەزاری بۆ نانێری مەسەلەن 720 میلیارەکە تا 250 دیناری بۆ نێری بۆ نمونە بۆ چونکە تۆم سەیتەری لە کوردستانە خێر و خۆشی هەیە و موچە لە کاتی خۆی ئادرێ و خزمەت گوزاری هەیە و پرۆژە نەوەستاوە و خەسخانەکان ئاوەدان و مەسەلەن هەموو شتێک لە باشیایە قەیچەکە جارجارە توانی بەگاڵتەوە باسی بەغا بکەیت هەر قسەیان نەکرد بەغا ئەڵی کاکە سێری کووتکە سێری ناسریەکە سێری بەسڕەکە وێرانە ئەم قسانە بکەیت بەستۆ کاکەەوە حاڵەکەتە لە کوردستانە موچەت بۆ نادرێ کاکە بێ خواخوات بێ لەگەڵ بەغدا سیاسەتێکی هەشتی خوازانە هێمنانە یعنی لەسەر دۆستانە پەیڕەوکە لە پێناو میلەتەکە تا لە پێناوی شتێکیشنا بینی سەر ئەو لیژنانە چەند لیژنەیەک تەشکیل دەکرێن لە بینی هەرێم و بەغدا بەسەرەتە لەوەی لیژنەیەک پێک دێنرێ بۆ ئەوەی کە داهاتی نانەوتی براچوونی بۆ بکە پێ دوای لەسەر ژمارەکە کەمتر دەبێتەوە بە بۆ چوونی بەڕێزت چونکە لەسەر بە هەمان 120 میلیاردان دراوە دەبێت لە ماوەی 15 ڕۆژێکیشە و لیژنەی شوکارەکانی تاوکە بزانن چەندە پشکی بڵین فیدراڵیە لە داهاتی نانەوتیارێن کاک حەکیم من ئەم قسەیەک ئەم دڵسۆزانەیە هەرێمی کوردستان ئەبێ بزانێ گاڵتە بە چارەنووسی خەڵکی کوردستانەوە نەکە و قوتی خەڵکی کوردستان نەکاتە بابەتی بانگەشەی هەڵبژاردننی لایەنەکانی بەغدا باش بەچی نایکە بەوە نایکا کە هاوکار بێ و یارمەتی دەربێ بۆ سەرکەوتنی ئەم ڕێکەوتنە سەرکەوتنی ڕێکەوتنەکەش وابەستەیە بەو کاری ئەو چوار لیژنە چوار لیژنە لە ڕێکەوتنەکە هەیە کە زمانی بەرقەراربوون و بەردەوامی ڕێکەوتنەکەیەکە واتە زمانی موچەی موچەخۆرەکە لیژنە یەکەمیان لیژنەیەکی هاوبەشی چاودێری دارایی هەرێمی کوردستان و بەغدایە باش ئەمە وردبینی بۆ داهاتەکانەکە وردبینی بۆ گومرگەکە باجەکە ڕسوماتەکە هەمووانەکە ئەوسا ئێستا کە تەقدیر کراوە بە 120 میلیارد ئەگەر زیاتر بوو ئەبێ زیاتر بنێرێت ئەگەر کەمتر بوو قبوڵە ئەوە راپۆرتێکە دەن ئەنجومەنی وەزیران وەڵێن کەمترە بەس لە ڕاستی ئەمانزانین زیاتر ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لیژنەیەک پێگەێنرێ بۆ خەمڵاندنی توانای بەرەمێنانی نەوت لە کوردستانە هەر بەڕاستی 80,000 هەفتەی داهاتووە بێتە 100,000 دوایە بێتە 200,000 بێتە 400 بەپێی یاسای بودجە بەڵام خەلەلی تەکنیکی قبوڵە ئەمڕۆ درۆنێک مەسەرەن داوێتی لە کێڵگەیەکی نەوت قەیچەکە ئەمڕۆوە ساوە سوێنە چاکێکەکەمەوە دوو سبەی چاکێکەکەمەوە ئەمە قابلی تێگەشتنە من و تۆ هەر کەسێکی بچینە سەر کێڵگەکە و دۆخەکە ببینین ئەزانین کامە لە ڕووی تەکنیکە و بالفعل کێشەی هەیە چارەسەریەکەم
جارێکیان بۆری نەوتی کوردستان لە دیوی تورکیا تەقێنرایەوە قەچێکە 24 ساعت فرۆشتنی نەو دووەستا تا بۆریەکەیان چاکردەوە تێگەی هەم کەس لە کێشەی تەکنیکی تێکە بەڵام لەم پەر دروستکردن ئاسان ئەناسرێتەوە ئەو خاڵێکی تر خاڵی لیژنەی سێەم پەیوەندیدارە بە تەوتین کە 90 ڕۆژیش دانراوە کاک حەکیم ماوەی 3 مانگ ئەمەیان لە هەر هەموو لیژنەکانی تر گرنگترە باوەڕێ بێ لە هەموو خاڵەکانی تریش گرنگترە ئەزانی بۆ چونکە موچەی موچە خۆر وابەستە ئەکاتەوە بە سیستەمێکی بانکی کە وەزارەتی دارایی عێراق تەمویلیەکە ئەمە زۆر زۆر گرنگە موچە خۆر ئیتر لەوە دەرەچەیە کاکە هات و نەهات و نازانم چی و ڕێکەوت دەڵێن ئێستا ژەگەر تەوتینەکەشتەوە بێ دەسەڵاتدارانی هەرێم بەردیانێت تەمویلەکە لای خۆیان بێ تا ئێستا دەڵێن ئالەتی جێبەجێکردنەکەی ئەوەی ڕاستە و خۆ باغدابیدا قبوڵیان نەبێ ئایبان و شت نەنێرن بەڵێ من ئەوەیە ئەڵێم هیوادارم لەم پەر دروست نەکەم باشە تۆ ئەگەر نیازێکی خراپت بەم پارەیە نییە کە لە بەغداوەیەت پارەی موچە خۆران ئەگەر هیچ نیازێکی خراپ و دەستێکی خراپ ناوێت ناتەوێت دەستێکی خراپی پیابێنی چی جیاوازی ئەکا موچەیەک لە وەزارەتی دارایی فیدراڵەوە ڕاستە خۆ بچێتە سەر بانکێکی ئەهلی بۆ نمونە خۆ تۆ تازە لەسەر بانکی ئەهلی هەژماری کردوتەوە یا کێشە چییە ینی لەوا کێشە چییە هیچ کێشەیەک نییە بۆ ئیلا بێتە وەزارەتی داراییەکەی خۆیان و اینجا بدرێت بە بانکی ئەهلیەکان لەوا هیچ کێشەیەک نییە بدرێت بە بانکی ئەهلی ڕاستە و خۆ وەزاری دارایی فیدراڵ ئەمە قازانجی موچەخۆرە ئەمە یعنی تۆ ڕاستەخۆ وابەستە ئەگاتەوە بە سەرچاوەیە کە پارەی تایە کاکە قاسەکانی ئێرە خاڵی بوونەتەوە بانکەکانی ئێرە خاڵی کرانەوە حکومەت یاخودی حیزبەکان حیزبەکان پڕیەتی هی هەردوو حیزبی دەسەڵات دەیان و سەدان ژووریان پڕ کردووە لە دۆلاری هەڵچنراو نازانم جارجاری ژەڵێن لە ژێرزەمینایە جارجارڵێن نردویانە بۆ بانقی خۆ من ئەگەر بمزانایە هەر هەموویانم بە ئەدرسی تەواوە ئەوت بەس من و تۆ هەموو کەس لە کوردستانە ئەزانێ ئێستا هەردوو حیزبی دەسەڵات خۆشەژین مەسەلەن میدیاکانیان بەردەوامن بارەگاکانیان بەردەوامن قافڵەی ئۆتۆمبیلیان بەردەوامە مناڵە وردەکانیان زانکۆیان هەیە دەستگای خێرخوازیان هەیە کاکە معقولە مناڵی بنەماڵەی حیزبی حکومڕان بتوانێ گەنجی کوردستان بنێرێ بۆ دەرەوە بۆ خوێندن تەمویلی بکە بەڵام وەزارەتی خوێندنی باڵای حکومەتەکەی خۆی نەتوانێت کاکە خۆ 30 ساڵە سەرۆکی ئەم حکومەتەی ئێستا وەزارەتی خوێندنی باڵاکەت و وەزارەتی داراییەکەت ئیفلاس پێ کردووە گسکی لیاوە لەولاوە بە ڕێگەی ناشەرعی و ناڕەوا و کۆمپانیاکاری و ساختەکاری گیرفانی مناڵەکانی خۆتە پڕ کردووە مناڵەکانی خۆ دەتوانن گەنجی کورد بنێرنە دەرەوە با بەمە فەزیحەیە ئەمە پێمان ئەڵێ داهاتی ئەم وڵاتە ئەدزرێت تاڵا نەکرێت دەستگای خێرخوازی داناوە میلەتەکەی برسی کردووە گسکی لە بانکی حکومی و کوردستان و خەزیێنەی گشتی هەموو لێیاوە دەستگای خێرخوازی داناوە خێرەکە کاکە سەر ئەمە لە کوێتان بوو کاکە حیزب بێ بازرگان بێ حیزب سیاسیە بێ بازرگان بێ زرنگی خەڵکیش بە ئێوە لە کوێتانەوە دەستگای خێرخوازیتان هەیە ئێمە لە حکومەتانی ئەمە یەک یعنی بێجگە لە پارتی و یەکێتی هیچ کەس متهم نییە بەو دۆخی خراپەی لە کوردستانە هەیە کاک حەگی ئەزانی بۆ چونکە هیچ کەسی تر لە حکومەتانیە بڕیار بەدەست نییە بەسەر بۆریەکان و نەوتەکەەوە نییە لە داهاتی گومەرگەکان نایەتە بانکەکانی ئەو لای ئەوانە ئەوان تۆمەتبارن بەمە و یعنی ئێمە دەستگای خێرخوازیمان هەیە خەڵکی خێرخواز هاوکاریەکە و ئێمە ئامادەشین هەر کەسێوێ بزانێت دەستگای خێرخوازەکانمان هاوکاریەکان لەکوێوە پێیانکەن با بچێت سەیری سجیلەکان کە بزانێت ڕۆژانە خەڵکی خێرخواز و بەخشندە نایە لەوێ پارە بدان ئەمە ئەسڵەن خێرخوازی کارێکی پیرۆزە و هەر کەس و حیزبێک بیکا بێ شانازی پێوە بکەیت بەڵام تۆ حیزبی حاکمی تۆ حکومەتەکە دیفلاس پێ کردووە موچەت پێ نادرێ وەزارەتی خوێندنی باڵا کۆمپیوتەرێکی بۆ ناکڕێ بۆ کۆلێجەکەی مناڵی سەرۆکی حکومەتەکە یا سەرۆکەکەی پێشویان یەت 72 کۆمپیوتەر بۆ مەسەلەن فڵان کۆلێجە کڕێ ئەمە فەزیحەیە هەر لە هەر شوێنێک نانی میلەت دزرا بزانە ئەو کەسەی دەسەڵاتدارە نانەکەی دزیوە میلەت برسی نابێ لە کوردستانە خۆ ئێمە وڵاتێکی ئەفریقی نین عێراق وڵاتێکی ئەفریقی نییە خەڵکی عێراق ڕێژەی هەژاری لە عێراقا لە سا 19 لە هەرێمی کوردستانە لە سا 8.6 معنای وایە ئایا عێراق هەرێمی کوردستان فەقیرن؟ نە
باش ئەو خەڵکە بۆ هەژارە سەبەبەکە ئەوەیە ئەوانەی حکمڕانن گەندەڵ و دزن. باشە ماسە پێنج خولەکمان ماوە بەس سەبارەت بۆی کە ئێستا ئەوەی کە دانراوە بە ڕێز ژاماژ لیژنەیەکیش بۆ پێداویستی هەرێمە لە نەوت. بەڵێ 50,000 پێداون ئەو لیژنەیە زۆر گرنگە 50,000 پێداون من نابێت لەمڕۆوە بەڵێ بنزین و سوتەمەنی و نەوتی سپی هەرزان بێ خۆ بۆ دابین کراوە یاخود ئەگەر ئەوان ئامادەنە من هەرزانی بکەن دەبێت خەڵکی کوردستان و خەڵکی ناڕازی و ئۆپۆزیۆن ئەوانە چی بکەن. من هیوادارم ئەو لیژنەیە یەکشت بکە. باش ئەویش ئەوەیە یەک لەوە بکۆڵێتەوە ئەم 50,000 ئەدرێ بە پاڵاوگەکان باش بەرهەمەکان چۆن ئەفرۆشتێ بە خەڵک ئەمە بکاتە راپۆرت کە من و تۆ ئەزانین و هەموو خەڵکی کوردستان ئەزانێ کە ئێمە بنزین بە بازرگانیە کڕین نەوت بە بازرگانیە کڕین گاز بە بازرگانیە کڕین لەبەر ئەوەی بەناوی بەکارهێنانی ناوخۆ بەکارهێنرێ بۆ خەڵک نییە بۆ پاڵاوگەکانی خۆیانە. هیوادارم ئەو لیژنە وردبینیە هاوبەشە ئەمەمان بۆ پیشان بدا و بیباتە ئەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق و هەرێمی کوردستانیش و بۆ ڕای گشتی ژاشکرایکە ئەگەر لە دوای ئەو راپۆرتانەوە بنزین بکەنەوە بە 450 دینار و نەوت بە 30,000 بە خەڵک بدەن و گاز لیترێک بێتەوە بە 300-400 دینار ئەوە زۆر باشە معنای وایە 50,000ەکە بۆ ناوخۆ بەکارهێنرێ بۆ بەرهەمی ناوخۆیە. ئەگەر وانە بوو معنای وایە ئەو 50,000 بەرمیلە بەڕاستی ڕاستەوخۆ ئەچێتە پاڵاوگەی هەردوو حزبەکانی دەسەڵاتەوە سێ پاڵاوگەی گەورەمان هەیە کە نزیک لەوانن ئەگەر ئێمە نەتوانین بیسەلمێنین ڕاستەوخۆوانن دوانێنە ڕاستەوخۆ هی ئەوانن یەکیان نزیکە لەوان باش زۆر ڕوونە تۆ نەوت بۆ دەیت بە پاڵاوگە پێ دوای خەڵک نابێ قبوڵی بکە 50,000 بەناوی هەر کێشەی گەورە لە کوردستان وەربگیری بەناوی پێداویستی هاوڵاتی و دواییش پێ بە نرخی بازرگانی پێ بفرۆشێت. هێندێک خەڵک ڕخنە لە ئێمە گرێڵەیەوە هەر قسەکەن لە ڕاستیە لە هەموو دنیا ئۆپۆزیۆن یەکێک لە کارەکانی قسەکردنە فشار دروستکردنە بە ڕێگەی جیاجیا و خستنە ڕووی ڕاستیەکانەوە و وشیارکردنەوەی خەڵکی کوردستان. ئەوە کێشەکە لەوانەیە کە ئێمە قسە ئەەکەین و ڕاستیەکان ئەڵین کێشە لە بێدەنگی هەزاران هەزار خەڵکە کە ئەتوانن قسە بکەن کێشە گەندەڵی و بەردەوامی گەندەڵی و ئەم دۆخە خراپە بێدەنگەکان دروستیان کردووە لەوەش خراپتر دەیان و سەدان کەس هەن بە پارەی دزراوی ئەم میلەتە میدیایان داناوە پارەکرێ بە قورجیانە لە پارەی ئەم میلەتە کە قسە ئەەکەن پشگیری ئەم ستەم و ئەم گەندەڵیەکەن پشگیری ئەم شێوازە حکومڕانیەکەن پشگیری ئەم سیستەمی چەوسانەوەی خەڵکی کوردستانەکەن یعنی هانی ئەوە ئەدەن کە لەگەڵ بەغدا ڕێک نەکەوین و ئەمە تەسلیم بوونە و ئەمە نازانم ئەی نیشتیمانەکەمان و کورە ئێمە خۆخەباتمان بۆ موچە نەکرد و یعنی هانی دەسەڵاتداران و ڕای گشتیش ڕایەنن کاکە وەرن با لە بەغدا بکشێنەوە وەرن لە کوردستانە میلەتەکە بەسکی برسی دەسەڵاتداران بەسکی تێر کوردایەتی بکەین بابم درۆ دەلەسەیە چییە ئەم خەڵک ئەم گروپە کە خەریکی چەواشەکارین کە کەناڵی ئاسمانیان هەیە و پەیج و سۆشیال میدیایان هەیە و کارمەندیان هەیە و بەناو نووسەر و ڕۆشنبیریان هەیە و هێندێک پەرلەمانتاری کۆنیان هەیە و کاکە خەڵکیان هەیە کاک حەکیم ئەوەندە لەگەڵ ڕێزما بۆ بەڕێست و بینەران ئەوەندە بێشەرمە هەموو ئێوارەیە یەتە سەر شاشە دەسەکە بە ڕیزێ تۆمەت بۆ بەغدای ئەبەخشێتەوە و هانی دەسەڵاتەیە و ڕای گشتیەدا کە نابێت تەسلیمی بەغدابین نابێت نەوتیان ڕادەستکەین کەچی خۆی موچەی خۆی و موچەی 6 پاسەوانی هەموو مانگێ بە تەوتین لە بەغا وەرەگرێت ئەوەش هەیە ئەمە فەزیحەیەک ئەی بەڵێ نامەوێت ناو بڵێم بەس یەکێک لە بێژەرە زۆر دیارەکانی کەناڵەکانی دەسەڵات هەموو ڕۆژێ ئەم حکایەتانە بەدگوێی خەڵکادا کاکە وەرن کوردایەتی بکەینەوە بەغا ئێوێ تەسلیممان کات و داگیرمان کات و هەرێمی کوردستان نەمێنە کەچی خۆی هەموو مانگێ موچەکەی بە تەوتین لە بەغا وەرەگرێت ئەی تۆ ئەگەر ئەم قسانە بچووکترین ڕازگۆیی تایە بچووکترین جورئەتێ تایە فەرموو موچەکەت لە بەغداوە بگوازرەوە بۆ وەزارەتی داراییەکەی خۆت فەرموو کوردایەتی لەوێ دەست پێ بکە فەرموو کوردایەتی بەسکی برسی خەڵکەوەمە باشە بەس بە کورتی کاتیشمەوە بەس ئێستا و ئەوی دەدرا بە پاڵاوگەکان بەڵێ بە نرخێکی کەم پێیان دەدرا و دوایی حەقی پاڵاوتەکەشیان پێدەدرا و پاڵاوگەکانش خۆشیان لە بازار لەو پرۆسەیە 3,000 فێڵ لە هاوڵاتیە کرێت باشە کاک حەکیم باش ئەمە بۆ هی لای جەنابەت و هاوڵاتی هەر بە کورتی باشە فێڵی یەکەم ئەوەیە 65,000 بەرمیل نەوت هەتا ئێستش ئەدرێتە ئەو پاڵاوگانە باش بە ناوی ئەوەی بۆ ناوخۆ بەکارێنن فێڵی دووەم ئەوەیە
هەرچی بەرەمەیانن بە نرخی بازرگانی بە خەڵکی ئەفرۆشنەوە. فێڵی سێم ئەوەیە پارەی پاڵاوتنەکەش حەقی پاڵاوتنەکە پێیان دەدەن لە فرۆشتنی بەنزین و نەوتەکە نادەن بە پاڵاوگەکان. 35,000 بەرمیل بە تەنکەرە فرۆشن لە ڕێگەی ئێران و تورکیاوە لە داهاتی ئەو 35,000 بەرمیلە پارەی پاڵاوگەکانەدەن. واتە ئەڵێن بەڕۆنی خۆمان مەسەلەن سمێڵمان چاورەکان ڕێک ئەوەیە بەنزین و نەوت و گازە پاڵێون نابێ ڕێگردن سمێڵمان چاورکە میلەتەکە ئەگەر لەحزەیەک وشیار نەبێتەوە بەڕاستی ئەم سمێڵ چاورکردنە بەردەوامە بێم خەڵەتاندنە. ڕێک لەو پرۆسەی پاڵاوتنی نەوتە لە پاڵاوگەکانی ناوخۆیان 3 جار خەڵگە خەڵەتێنرێ. نەوتی خۆمانیان پێدرێت بە پارەی خۆمان پارەی گیرفانی خۆمان ئەدرێت ئەچێتەوە گیرفانی خۆیان. خاڵی سێمەوەیە بە پارەی بە تەنکەر فرۆشتا و پارەی پاڵاوگەکانە. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.